کۆمەڵی ئاشای تازیان لە پێش لە دوای سارەکەەوە دانابوو کە قاپێکەمان کردەوە هاتە لەبەر کامێرەکە دوای ئەوە گشتی کۆ نەبوو وەکو کەناڵی ئاڤە کەناڵێک هاتووە بە ناوی ئاڤەوە لەوانە تڕێلێ عشایە ناوە هەرگەیشتا ئەم گەڕەکە جارە 500 ماتۆر سواری بەدواوە بوو 500 گەنجی ئەم لاولای بەدوا بووی چی نەم گەڕەکە نەبووی لە بەروێ خۆمان 26 ساڵەمانمان لەم گەڕەکەیەکی گەنجێم گەڕەکەیە ناسی هیچی گەنجێم گەڕەکە نەبوو ئێمە پێشەکی پێیان ماوت وتمان عشاکان ماڵ بە ماڵتەوزیەکەن لەبەرەوەی ماڵ بە ماڵتەوزیع نەکەن کەس نازانێت کێی بە بەخسەمانیان نەکرد کەناڵێکی ڕاستە خۆیان نایبان سیارەیەکە و ڕویان کردە و خەڵکە هەڵیان نەدایبان سەر و خەڵکەوەکو سوالکەرێکاکە خەڵکی چەمچەما سوالکەر نییە یعنی ئێمە ئەگەر لێمانش قەوما بێ سوالکەر نیمان هەر شتێکش بۆمان دێ قەیچەکە با بێ ماڵ بە ماڵتەوزیعیکە ئێمە وەکوی کەناڵەکەمان نیەش لەوانە دوایەوە سیارەکەمان پێچایە و نەمانێش لەوانەیە تەوزیعیکا و کەناڵەکەمان پێیان داخست وتمان بۆ شۆڕن لە بەس لەم گەڕەکە تەوزیعی ماکەن بۆ شۆڕن تەوزیعیکەن ئێمە ئاواشت وەرناگرین ئەو ماتۆڕ و شتانە چی بوو دوای خۆیان کرد نازانم ماتۆڕانیان لەکوێ نابوو لەوێ 300 ماتۆر سواریان بەدوا بوو ئەم سێر من نازانم بۆچی یعنی هێنایان وەکو چۆن بڵێ وەکو ئینتیفازەکە من ئینتیفازەکەش بەبی نایە بەس بینیمە وەکو ئینتیفازەکە بەسەر هەڵێنەدایان بانسەر خەڵکە خەڵکی چەمچەماڵ خەڵکێکی قوربانی دەرە خوێنی ڕشتووە لە پێناو خاکی کوردستان هەر بۆیە ناویان لێناوە شاری ئەمفال و شەهیدان پێت وایە شانی ئەوە بن بەم جۆرە مامەڵەیان لەگەڵام نەخێر لەبەرەوەی شاری چەمچەماڵەوە خۆ هەموو شارەکان ترەزانە شارێکی چۆنە نابێ ئاوا بێ هەر شتێک کشتیوە بەپێی دەستور بەبێ هەموو شتێک بڵێ وەکو خۆی تەوزە کرێقەی چێکە ئێمە مختارمانێ ناوەکانی ئەم گەڕەکە گشتی زیانی لەکەوتووە ناوەکان لای مختارە ئێمە پێیماوە دوودمان کوا مختارێک وا کەسێ بۆ کەسێ لەگەڵتانە نییە کۆمەڵێکی عشایانیە ناوە تازەکەیان وەزە کاکە خۆی بە گێل نیمان کۆمەڵی عشای تازیان لە پێش لە دوای سارەکەەوە دانابوو کە قاپێکەمان کردەوە هاتە لەبەر کامێرەکە دوای ئەوە گشتی کۆ نەبوو خەڵک بە قوران خەڵک بە پیکا فڕێدا دوای بە پیکاپ لە دوای ئەوە فڕیانەدا مختار چۆن شتە خوا ئەوە کاک ملکۆی مە دەستخۆشی لەکەین وەکو خەڵکی ئەم گەڕەکە دەستخۆشی لەکەین لەبەرەوەی هەر شتێ دێنێ ماڵ بە ماڵ خۆی ئەیبا ماڵ بە ماڵەیباتە ماڵەکان ئەیدادە دەست ماڵەکە خۆی یعنی نایە یەکێک ماڵی وێران نەبوو یان یەکێکی ماڵیان لەو گەڕەکانی تر بێ لێرانە ئەشای ماڵێکی ئەم گەڕەکە بخوا نایەڵێ لەبەرەوەی وەکو یەکسان دابەشێکە نایە لە کەس غەدر لە کەس بکە